والله ئەمە بە کورتی وەکو دوا پرسیاریش لێ دەکەم قسەم بۆ بکە سەبارەت بەم پەرلەمانە بەم خولەی پەرلەمان یعنی چی ئەڵێ سەبارەت بەم خولەی پەرلەمان حکومیەوەی پێشووتر ئێوە وڵی ئەم پەرلەمانە پڕە لە ئینسانی چاک باشە ئاخر خۆ بە چاکی بەڵام بەو خۆیان پەرلەمانە زیادە ینی هیچ پێویستیە و زیادە و طبعاً سیستمی پەرلەمانی و ناوی پەرلەمان و ئەمانە بەرپرسیار نین لەم قسانەی من دەیکەم جوانترین سیستمی پەرلەمانیە حکوومەت داهێنراوێکی ئینسانە بۆ خزمەتکردن بە ئینسان مەسەلەن لە هەرێمی کوردستان داواکاری گشتی زۆر جوانە مەسەلەن لیژنەی فتووا زۆر چاکە بەس لیژنەی فتووا چی لێ بکەم کە بووە بە زمانی دەسەڵات پەرلەمان چی بکەم کە بووە بە ڕوویەکی تری ناشرینی دەسەڵات داواکاری گشتی چی لێ بکەم کە بووە بە داردەست و وەسیلەی دەستی دەسەڵات حکوومەت چی بکەم چی لێ بکەم کە بووە بە حکوومەتێک بووە بە مافیا بەسەر ژیانی خەڵکەوە یعنی بەڕاستی ئەمانە خۆزگە نەبوونایە خۆزگە پیا بتوانێت هەڵیان وەشێنێتەوە و نەمێنن بەڕاستیش خۆزگە ینی ڕۆژێک لە ڕۆژانە هات ئەلە بە تایبەتی لە ماوانە هەست ئەم بینی کۆمەڵە پەرلەمانتاری بەڕێز پێکەوە بە جەماعیان کاکە ئەم پەرلەمانە کەڵکیتیان نەماوە ئەو ئێستقالەمان کرد و وازمانیان بەوە حلە بێت چۆن حل نابێ ئەزانی ئینسان نابێ بێ هیواابێ بەڵێ کشانەوە لە پەرلەمان لێدانی شەبازەیەکی گەورەیە پێنەدانی شتە مەسەرن دەسەڵاتی هەرێمی کوردستان دەسەڵات نییە ڕوخساری دەسەڵاتی وەرگرتووە باسی دیموکراسیە گەڵێ کاکەەوە نییە پەرلەمانێکمانەیە پڕە لە حیزبی معارەزە و بین یعنی ئمە ڕوخسارێکی درۆزنی و دروست کردووە دەسەڵاتێکی پاراستووە لەوەی کە ڕخنەی جدی لەسەر دروست بێڵێ بە یاسا سەروەریە کاکەوە دادگامان هەیە و داواکاری گشتیمان هەیە و ئەوانە ئەی کاکە لێرە هی نییە کاکەەوە حکوومەتێکی هەڵبژێراومانەیە ئەوە نییە ئەم شتە قۆڕانە ینی توان خەڵکی پێچەواشە بگەن لانی کەم خەڵکی ناوشاری پێچەواشە بگەن بەڵێ تۆ دوورکەوتنەوە هاتنە دەرەوە لەم سیستمە سیاسیە دوورکەوتنەوە لێی و دابڕان دروستکردنی بەرەی خەڵک و بەرەی جەماوەر و بەرەی حەق و بەرەی ناحەق بەڵێ گرنگە ئەی چۆن تاوەکو مەسەلەن ئیساگەرەکو من ببینم چل پەرلەمانتار بەیەکەوە دەست لە کارە کێشنەوە کورە یەک بوومە یەک زەربەی گەورە لەو پەرلەمان و حکوومەتە چی لەوە جوانتر ئەگەر بکرێت زۆر سپاس.